بەناوی خۆی گەورە سڵاوتان دەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان بە سەرپەرشتی خانەی زانستە مرۆیەکانی پاریس دیبەیتی کوردستان لە ئەزموونی دێموکراسی و عەلمانیدا لە نێوان مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان و مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگێری مەکتەبی سیاسیەتیی نیشتیمانی کوردستان بەڕێوەچوو. لە دیبەیتەکەدا هەرێک لە مامۆستا عەلی باپیر و مەلا بەختیار تێڕوانینی خۆیان سەبارەت بە پرسی دێموکراسی و عەلمانی لە هەرێمی کوردستان خستە ڕوو. بە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا کامەران باوانزادە مامۆستای زانکۆر لە ئەستۆدیۆی سەرەکی، هەروە دکتۆر عادل باخەوان ڕێخەری دیبەیتەکە لە شاری سلێمانیە و هەروە لە ئەستۆدیۆکانمان لە هەولێر دکتۆر دانا سەعید سۆفی سەرۆکی پەیمانگەی ڕیفۆرم بۆ گەشەپێدان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. دیبەیتی کوردستان لە ئەزموونی دێموکراسی و عەلمانیدا لە نێوان مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان و مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگەری مەکتەبی سیاسیەتیی نیشتیمانی بە سەرپەرشتی خانەی زانستە مرۆیەکانی پاریس لە شاری سلێمانی بەڕێوەچوو. مامۆستا عەلی باپیر لە دیبەیتەکەدا بە ڕوونی تشکی خستە سەر ئەزموونی دێموکراسی و عەلمانی لە هەرێمی کوردستان و ڕایگەیاند چینی سیکۆلاری بڕیاربەرستی هەرێمی کوردستان فەشەلێکی گەورەیان هێناوە لە بەڕێوەبردننی هەرێمدا و تشی عەلمانیەتی هەرێم وەکو تێشتی مجێ وروایە و حکمی میراتی و خۆسەپانی تێدایە و ئێستاش لە هەرێمی کوردستان یەک دامەزراوەی سەلامەتمان نییە. بزانین دیموکراسیەتی دیموکراسی ئێمە لە هەرێمی کوردستاندا بزانێت چۆنە. ئایا خەڵک سەرچاوەی دەسەڵاتە یاخۆی حیزب و بگرە لە حیزبیش مەزلومە. من حیزبی مەزلوم دەزانم. من ئەندامی مەکتەبی سیاسیان دێ لە حیزبەکان حیزب حکومڕانەکان هەیە دادوفیغانێتی بەدەست شتێکی بچووکترەوە لە حیزب. هەر حسابی بۆ مەکتەبی سیاسی و حیزب ناکە. پاشان لە یەکجارکردنی دەسەڵاتەکان ئێمە وەکو چێشتی مزێوە هەموو شتێکمان تێکەڵ کردووە. حکوومەت و حیزب و عەشیرەت و بنەماڵە هەمووی پێکداچووە بە کەس سەریە دەرناچێت. ئەوە دامەزراوەکانمان دەبین پەرلەمانێکی پەکخرا و حکوومەتێکی ئیفلیج ئەوەی دیکەش بە پێی مدەتی یاسایی بەسەر چوو. من ئێستا دامەزراوێکی سەلامەت نابین لەم هەرێمی خۆماندا. بەڕێزان چینی سیکۆلاریسی بڕیار بەدەست لە هەرێمی کوردستاندا فەشەلێکی گەورە و حاشاڵ هەڵنەگرتان هێناوە لە بەڕێوەبردننی هەرێمەکەتاندا. بێئینساف نیم، بەڵام پەرۆشی ئەو خەڵک و میلەتەمەکە ئێوە بەو شێوە تا ئێستا ئیدارەی وڵاتان کردو دوای 25 ساڵ دوای چارەگە سەدەیەک. عەلمانیەتی هەرێم وەکو چێشتی مەجێور وایە هەموو شتێکی تێدایە، حکمی میراتی، سەپاندن بە پیرۆزگرتی دەسەڵات. بۆیە من دەڵێم گوناحتان دەگات چیدی ئەو چێشتە خراپت دەرخواردی و میلەتەی خۆتان بدەن. من دەڵێم ڕۆژ ئاواییەکان کە پەنیان بردە بەرسی کۆلاریزم لە واقعێکی زۆر دژوار خۆیان دەرباز کرد و بۆ ژیانی دنیای خۆیان کۆمەڵێک بەهرەیان لە سیکۆلاریزم وەرگرت. مرۆڤبوون و هاوڵاتی بوون پێوەربێت لەوێ وایان کرد، بەڵام لای ئێمە وایە، لای ئێمە خێڵ و بنەماڵە و حیزب پێوەرە. سەسپاندن یەکسانی دادگەری لە ئەوروپا کردیان تا ڕادێکی زۆر، بەڵام لێرە قۆرەخکاری و گەندەڵی و قڕوپڕی. لەوێ وڵاتی خۆیان ئاوەدان کردەوە، ژێرخانی ئابووری خۆیان گەشە پێدا، بەڵام ئێرە قەرزدار و فەرزدارین و لات و مەینەتباری. لا بەشێکی تری دیبەیتەکەدا ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئاماژەی بەوە کرد دەستکراوەی خەڵک بۆ دیاریکردنی بەرپرسان کە لە پورێکی لە مێژنەی مرۆڤایەتیە و لە ئیسلامیشدا بەرپرسان ڕەوایەتی لەگەلەوە وەردەگرن و گەل سەرچاوەی دەسەڵاتە و بەرنامە خواییەکان و پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بە قەنەعەتی من داڕێژەری ئەوە بوون، ئەوە کە خەڵک سەرچاوەی دەسەڵات بێ. بۆچی؟ هیچ پێغەمبەرێک نەهاتووە فرعونێک یەخەی پێ نەگربێ، لكل فرعون موسى. چینی خۆش گوزەران ئەوانەی کە بەتەمە خەریکی ئەوە بوون شەپ و گوپ لەسەر حسابی خەڵکی هەژار مدارێت، ئەوانە یەخیان بە پێغەمبەران گرتووە. بۆ زانیوانە بەهۆی بەرنامەی پێغەمبەران و بەزم بازار ڕێنێتێک دەچێت. لێشمان تێک نەچێت. ئێمە ئیشکالێک کە لەگەڵ دیموکراسیدا هەمانە ئەوەیە کە مەسەلەی حەڵال و حەرام دەداتە دەست خەڵک. حەڵال و حەرام عایدی خوایە. شوڕا لە ئیسلامدا شەریعەت پەرژینیەتی، بەڵام دیموکراسی بێ پەرژینە. بۆیە لەگەڵ ڕێزم بۆ ئەم مەجلیسە بەڵام دەبێ بگوترێت لە ئەوروپا لە پەرلەمانەکانی ئەوروپا خێزانی هاوڕەگەزی پێک دێ. هاوکات مامۆستا عەلی باپیر لە دیبەیتەکەدا پەیامێکی ئاراسەی ڕۆژاوایەکان و سەرۆکی خانەی زانستە مرۆیەکان لە پاریس کرد و داوای کرد داعش و گروپە پەرگیریەکان لەسەر ئیسلام حساب نەکەن. خەڵکی ڕۆژئاوا سیاسیەکان چیدی کە هەڵە و پەڵەی گروپە پەرگیرەکان داعش و ماعش و ئەوان لەسەر ئیسلام حساب نەکەن. ئیسلام دینی سەماحەت و ڕەحمەتە، ئەوانە بوو نەمایش سەرێشە و زەحمەت. ئێوە بە ئێمە نەترسێنن کە بەڵێ هەر لە پشت ئێمەوە بندەنا ئیسلامیەکان دێن. ئیسلامیەکان ئەگەر بێن بەخوا لەگەڵ دیموکراسیدا ڕاستتر دەکەن ئەو لایەنە ئیجابیانەی کە لەگەڵ شەریعەت تێک ناگیرێن، لەگەڵ هەموو ئەو قیام و بەهامرۆیانە ڕاستتر دەکەن و ئێمە واقعی ژیان و کرداریشمان ئەوە دیارە
چنەمان گوت و مارکسی و چەپین بەڵام ژیانێکی هەژارە و نەدارەمان هەیە لەگەڵ میلەتی خۆمان دەژین و خەڵکی دیکەش لافی شەپگەرایی لێدەدا و بەڵام ڤیلا و ملیاردێر و ملیۆنێرە. بۆ یەکەمین جارە دیبەیتی کوردستان لە ئەزموونی دموکراسی و عەلمانیدا بە سەرپەرشتی خانەی زانستە مرۆیەکانی پاریس لە یاندوو کارکتەری سیاسی دیاری باشووری کوردستان بەڕێوە دەچێت و ئەزموونێکی نوێی گفتوگۆشی لە نێوان ڕەوتی ئیسلامی و عەلمانی هێنایەکایەوە. بەڕێز سوپاس بۆ میوانە بەڕێزەکانم. ئەگەر سەرەتا لە کاک دکتۆر عادل باخەوان ڕێکخەری دیبەیتەکەوە دەست پێ بکەین. کاک دکتۆر عادل سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئەمڕۆ. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئامانجی ئێوە وەکو خانەی زانستە مرۆیەکانی پاریس لە سازکردنی دیبەتی ئەمڕۆ چی بوو؟ دیسانەوە خۆم دووبارە ئەکەمەوە ئامانجەکە بوو. کاک دکتۆر عادل گوێت لە ئێمەیە؟ من گوێم لە ئێوەیە. بەڵێ دەمەوێت پرسیاری یەکەم لەوە دەست پێ بکەم کە ئامانجی ئێوە لە سازکردنی ئەم دیبەیتە ئەمڕۆ لە شاری سلێمانی چی بوو؟ ئێمە بەڕاستی چەند ئامانجێکمان هەبوو بەڵام لە هەمووی سەرەکیتر دوو ئامانجی سەرەکیە. یەکەمیان بریتێ لە سازدانی هەلومەرجێک لەسەر ئاستی زانستی بۆ ئەوەی کە ئێمە وەکو سۆسیۆلۆگ و توێژەر لە بواری سۆسیۆلۆژیا بە تایبەتی ئەو ئێمەیە کە لەسەر کۆمەلگای کوردستانی ئیشەکەین هەلومەرجێکی وا دروست بکەین کە ئەم دوو هەڵگرانی ئەم دوو پرۆژەیە عەلمانی و پرۆژەی ئیسلامی لە کوردستانە بە یەک بگەن و لەو دۆخە کە بە یەک ئەگەن ببن بە کەرەسەی توێژینەوە بۆ ئێمە بە زمانێکی سادەتر بۆ بینەرەکان و گوێگرەکانی ئێوە عەرزتانەکەم کە ئەم دەیبێتە بۆ ئێمە پێش هەموو شتێک کەرەسەیەکە بۆ توێژینەوە بۆ ڕاڤەکردن بۆ بەرهەمێنانی زانست لەسەر کۆمەلگای کوردی. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئامانجێکی سیاسی و کۆمەڵایەتیە بەمانە ئەوەی کە ئێمە مێژوویەکی درێژمان لە زەبر و زەنگ هەیە لە کوردستانە. زمانی نێوان ئەکتەرە کۆمەڵاتی و سیاسەکان لە ڕابردووە هەمیشە زمانی کەلەشنکۆف بووە و بۆ قسەکردن بەیەکەوە هەمیشە فیشەکیان ناوە بەیەکەوە و بەگەر نەیشتن هەمیشە لە زۆربەی دۆخەکان فیشەکیان ناوە بەیەکەوە. لە چرکەساتێکی ئاوە لە بری کەلەشنکۆف لە بری فیشەک لێزەنتاگۆنیست واتە بەرامبەریەکەکان لێکدژەکان دێن پێکەوە قسە ئەکەن. کێ تەسەووری ئەکرد کە بە شێوەیەکی تر بێڵم چەند زۆر بوون هەموو ئەو کەسانەی کە گریمانەی ئەوانە کرد کە لە هەوڵەکە تاقینەوە ڕوو بات بەریەکەوتن ڕوو بدات یەکتر شکاندن ڕوو بدات بەڵام هیچ شتێک لەمانە ڕووی نەدا بە پێشوانەوە نەک هیچ شتێک لەمانە ڕووی نەدا بەڵکو دیالۆگێک لە ئاستێکی کولتوری زۆر بەرزە ئەنجامدرا. ئاستێکی بەرزی کولتوریوە کە ئەسڵەن خودی گریمانەکەی منی تێپەڕان بەوەی کە کولتورێکی ساد لەنێوان ئەم دوو ئەکتەرە سیاسی کۆمەڵایەتیە پەیڕەوکرا و نەک هەر لەلایەن دوو ئەکتەرە کۆمەڵایەتی سیاسەکەەوە بەڵکو لە نێوان ئامادەبووان لە هۆڵەکەشە ئەم کولتورە سادە پەیڕەوکرا واتە ئێمە فێری ئەوە بووین لەم چرکە سادە پێکەوە قسە بکەین لەگەڵ جیاوازەکانمانە. بەڵێ کەواتە کاک دکتۆر عادل ئامانجیەوە چی بوو لە هەڵبژاردنی ناونیشانی کوردستان لە ئەزموونی دموکراسی و عەلمانیدا؟ ینی ئایا زۆرجار پرسیارەوەی بابەتی گرنگتر نەبوو کە ئێوە توێژینەوەی لەسەر بکەنەوە بیکەن بە مەیدانی توێژینەوە بە تایبەتی قەیرانی دارایی قەیرانی سیاسی کە ئەمڕۆ بەرۆکی وڵاتانی کوردستانی گرتووە؟ بێگومان ئەمە تاکە بابەتێک نییە بۆ توێژینەوە. کۆمەڵێک بابەت زۆر بابەتی زۆر هەم بۆ توێژینەوە ئەکرا ئێمە لەسەر قەیرانی سەربەکاتی هەرم قسەمان کردایە من کردای بە بابەتی دەیبێتەکەمان ئەکرا لەسەر قەیرانی ئابووری قسەمان کردا ئەکرا لەسەر جەنگی داعش قسەمان کردا و دایان پرۆژەی تر هەن بەڵام من بەش بە حاڵی خۆم زیاتر لە 11 ساڵە لە نامەی ماستەرەکەم و پاشان نامەی دکتۆراکەم و ئەم چرکێش کە لە پۆست دکتۆراکەمە چۆکو مامۆستایەکی زانکۆ توێژینەوەکانی من هەمووی لەسەر بزوتنەوەکانی ئیسلامیزم بەگشتی و پرۆژەی ئیسلامی و عەلمانی لە کۆمەلگای کوردیا بەتایبەتیە و بێگومان هەیەکێک لەوانەی تریش ئەکرا ببوون بە بابەتی توێژینەوە بەڵام من خاوەنی ئەم پرۆژەیەم
من وەکو خاوەنی ئەم پرۆژەیە لە چوارچەوەی مەیدانی توێژینەوە و لێکۆڵینەوەکانی خۆمان مامەتەوە کە بریتێ لە چی بریتێ لە بزوتنەوە ئیسلامیستەکان و بزوتنەوە ئەلمانەکان و ئەو دوو پرۆژە ڕێگوڕیشەیە کە لە کوردستانە ئیشەکە ئێمە جەنگی داعشمان هەیە بێگومان بەڵام من پێم وایە یەکێکم لەوانەیە کە پێی وایە جەنگی داعش دۆخێکی کاتیە حاڵەتێکی کاتیە لە داهاتوویەکی نزیکە کۆتایی پێدێ بێگومان من یەکێکم لەوانەیە ئەزانم لە کوردستانە قەیرانی سەرۆکایەتی هەرێم هەیە بەس ئەم قەیرانە شتێکی کاتێ کۆتایی پێدێ ئەزانم قەیرانی ئابووریمان هەیە بەس ئەوەش ئەزانم کە شتێکی کاتێ کۆتایی پێدێ بەڵام پرۆژەی ئیسلامیزاسیۆنی کۆمەلگای کوردی و پرۆژەی ئەلمانێت لە کۆمەلگای کوردیا دوو ماکرۆ پرۆژەن دوو پرۆژەی گەورن کە مێژوویەکی درێژی 50 ساڵیان هەیە و لە 50 ساڵی داهاتووشە کوردستانی ئێمە لە بەردەم ئەم دوو پرۆژەیە بێ لە بەردەم بریمانەیە بێ ئەوە خاڵێکە کە بەلامەوە گرنگ ئاماژەی پێ ئەنجا ئەگەر ڕێگەم پێ بدەیت دەڕستێکی تریش بڵێم من ئەو دوو بەڕێزەم کە هێناوە بەڕێزان کاک مەلا بەختیار و مامۆستا عەلی باپیر وەک فەیلسوف و بیریار و بیرمەندی دیموکراسی و ئەلمانیەت نهێناونەوە بەلای منەوە گرنگ نییە بەلای منەوە گرنگ نییە ئەلمانیەت چییە بەلای منەوە گرنگ نییە دیموکراسی چییە ئەوەی کە بەلای منەوە گرنگە وەکو سۆسیۆلۆگێت کە لەسەر کوردستانی شەکە ئەوەیە چۆن بەڕێزان مامۆستا عەلی باپیر و کاک مەلا بەختیار لە ئەلمانیەت و دیموکراسی تێگەن و چۆن ئەیانەوێت بینای کۆمەلگای کوردی بکەن سەبارەت بەم دوو ئیشکالێتە و ئەم دوو ئیشکالێتە کوردستانە خەمە کوێ ئەم دوو ئیشکالێتەوە ئەمە بەلای منەوە گرنگترە زۆر باشە کاک دکتۆر سەبارەت بەوەی کە ئەم دیبەیتێک کە ئەمڕۆ ئێوە ئەنجامتاندا ئەمە دوا دیبەیتە کە ئەنجامی بدەن یاخود ساڵانی داهاتووش دیبەیتی لەو جۆرە لە کوردستان ساز دەکەن ئەمە هەنگاوی یەکەمە ئومێ دەکەم من لێت ناشارمەوە دیسانەوە لێرەوە سوپاسی ئەو دوو بەڕێزاکەم هەم کاک بەختیار هەم مامۆستا عەلی باپیر کە بەدەم ئەم پرۆژەیەوە هاتن من یەکێکم لەوانەی کە زۆر لە نزیکەوە ئاگام لێ وشارم بەوەی کە چەند پاڵەپەستۆ و فشار لەسەر ئەو دوو بەڕێزە بوو بۆی بکشێنەوە و چەند پاڵەپەستۆ و فشار لەسەر من بوو وەکو خاوەنی پرۆژەکە بۆ ئەوەی ئەمە سەر نەگرێت هەر یەکێک بە بەهانەیەک یەکێک بە بەهانەی ئەوەی کە تەقینەوە ڕووەدا یەکێک بە بیانووی ئەوەی کە دواتر ئیهانە بە یەکتری ئەکرێ و گرفتی گەورە دروستە بێ یەکێک بە بیانووی ئەوەی کە متمانەی بە ئەم دوو ئەکتەرە نەبوو بەڵام خۆشبەختانە ئەم دوو ئەکتەرە بە عەقڵە سادەکانەوە بە کولتورە سادەکانەوە توانیان زاڵ بن بەسەر هەموو ئەو گیر و گرفتووە کۆسپانە کە ئەکرا بەهاتنەوەتە ڕێگەمان ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم ئومێ دەکەم سیاسەکانی تر لە هەر ئاستێکا بن بتوانن ئازایەتی ئەویان هەبێ کە هەمان جێپیان دوو ئاکتەرە هەڵبگرن نەک بەوەی کە ئەم دوو ئەکتەرە دوو ئەکتەری ئایدیالن کە نمونەوین کە ئەبێ هەمیشە وەکو نمونە وەربگرن نا ئەوە حاڵەتێکی ترە بێگومان ئەم دوو ئەکتەرە وەکو لە کۆڕەکە شاوتن لە دەیبەیتەکە کۆمەڵی خەڵکان تا ئاستی عەشق لیان نزیکن و کۆمەڵک ئەکتەری تر هەن کۆمەڵک کەسی تر هەن تا ڕادەی حەقد مامەڵیان لەگەڵاکەن بەڵام ئەم کارەی کە کردیان ئەم ئێوارەیە و بەشداریان لەم دەیبەیتا پێکەوە ئەکرێ ببێ بە نمونەیە بۆ ئەوەی سەرۆکی حیزبەکانی تریش هەندامانی مەکتەبی سیاسی حیزبەکانی تریش و هەروەها ئەکتەرەکانی تری کۆمەلگای مەدەنی جێپیان هەڵبگرن و مۆدێلەکان دووبارە پڕۆژەی ترم هەیە ئەوە ئەکرێ لە ئەگرێ لە ڕێژانی داهاتووە قسەی لەسەر بکەین زۆر باشە سەبارەت بە مەسەلەی ئایا سەبارەت بە سەرۆکی پەیمانگای زانستە مرۆیەکانی پاریس کە ئەو خۆی ئامادە بوو ینی ڕای ئەو چ بوو لەسەر ئەم دیبەیتە ینی ڕای ئەوەی هەبوو کە مەسەلەن پارتە سیاسیەکان لە کوردستاندا قبوڵ یەکتر و ڕای جیاواز دەکەن ڕای چی بوو لەسەر بە شێوەیەکی گشتی لەسەر کۆتاییاتی دیبەیتەکە ڕای ئەوە بوو کە ئەم دەیبەیتەوەکو من بەردەوام دووبارەمە کردەوە هەردووکمان زۆر لە یەکەوە نزیکین بەچوونەکانە زۆر لە یەکەوە نزیکە ئەوەیە کە ئەوش ڕای ئەوە بوو کە لەم دەیبەیتە دۆڕاوی تیان نەبوو تەنها تاکە براوەیەکی تیا بوو کە بریتێ لە کوردستان بۆچی کوردستان بردیەوە لەبەرەوەی کە توانی هەنگاوێکی زۆر گەورە لە پرۆسێسی بە دیموکراتیکردنی کۆمەلگای کوردی بڕاتە پێشەوە و لەم منتەلەقەوە ئومێدی ئەخواست کە سەرکردەکانی تریش چاو لەم مۆدێلە بکەن و بێنە پێشەوە بۆ دەیبێت زۆر باشە دوا پرسیارم سەبارەت بەوەی کە ئەم دیبەیتە چ کاریگەرێکی لەسەر دۆخی هەرێمی کوردستان دەبێ
و زایدن سەبارەت بەوەش کە ئەم دیبێتە چ جیاوازێکی لەگەڵ ئەو گفتوگویانەی کە پێشتر یاخودە و دیدارانی کە پێشتر کراون لە تەلەڤیزۆن لە کۆمەڵێک دیداری تر. جیاوازی گەورەی ئەم دەبێتە لەگەڵ گفتوگۆ و چەلاحانەکانی تری تەلەڤیزۆنە ئەوەیە کە تەلەڤیزۆنەکان ئەکتەرە سیاسیەکان ئەهێن سەر تەلەڤیزۆنەکان سەر شاشەکان بۆ ئەوەی بە زمانی فەڕەنسی پێوترێ سپێکتاکل بۆ ئەوەی نواندنیان پێ بکەن بۆ ئەوەی یەکتریان پێ بریندار بکەن بۆ ئەوەی جۆش و خۆش دروست بکەن بۆ ئەوەی لە زۆنەکانی عاتیفە و هەستا ئیش بکەن. ئەم دەیبیتە هەموو ئەوانەی کوشت هەموو ئەو لۆژیکانەی یەک لە دوای یەک کوشت بە هیچ شێوەیەک بۆ نمونە تاکە ساتە وەختێک کە چەند کەسێک چەپڵان لێدا ئەوەشم قەدەغە کرد. ئەم دەیبیتە فێری ئەوەی کردین کە ئێمە لە بری چەپڵە لێدان لە بری هوتافکێشاندن پێویستە فێری ئەوە بین گوێ بگرین لە یەکتری تێبگەین لە جیاوازەکانی یەکتری تێبگەین. ئەوە خاڵێک بەلای منەوە زۆر گرنگ بوو. خاڵێکی تریژێکێک لە دەرەنجامەکانی ئەم دەیبێتە بریتێ لە چی بریتێ لەوەی کە لایەنگرانی پرۆژەی ئیسلامی و پرۆژەی ئەلمانی لە بینی دوو کەوانە لایەنگرانی بەڕێز مامۆستا عەلی باپیر و بەڕێز کاک بەختیار تێگەشتن لەوەی کە ئەم دوو مرۆڤە لە هەر ئاستێکی سیاسیا بن لە کۆتاییە هیچ نین دوو مرۆڤی کۆمەڵایەتی نەبێت دوو مرۆڤی سیاسی نەبێت کە ئاکرێ دوو مرۆڤی نۆرماڵ بن بەیەکەوە قسە بکەن وە زمانی گفتوگۆ بەرامبەر یەکتری بەکاربێنن چەند جیاواز بن خاڵی جیاوازیان هەبی ئەوەنش خاڵی بەیەگەشتیان هەیە بەیەکەوە مەبەستم ئەوەی لە کۆتاییە 200 پێ بڵم ئەوەیە کە ئەم دوو ئەکتەرە قبوڵی ئەویان کرد کە ئیمتیحان بکرێن. ئەمە خۆی بۆ خۆی دابەزاندنی ئەکتەری سیاسی کوردیە لە ئاسمانەوە بۆ سەر زەوی چونکە ئەکتەری سیاسی کوردی پێی وایە لەو ئاسمانەوەیە کە کەس نابێت بە هیچ شێوەیەک دەستی بۆ بەرێت. بەڵێ بەڕێز دکتۆر عادل باخەوان ڕێخەری دیبێتەکەت کە لە شاری سلێمانی و لە زۆر سپاس بۆ بەڕێستان. بڵێ ماوسەگر بینە لای بەڕێز ماوسە کامران دەمەوێت سەرنجی بەڕێستانیش لەسەر ئەم دیبێتە ئایا ئەم دیبێتە چ خزمەتێک بە دۆخی سیاسی و پەیوەندی نێوان هێزە سیاسەکان بە تایبەتی ڕەوتی ئیسلامی و ئەلمانی دەکات. دەستان خۆش بێ بەناوی خۆی گەورە و هێرەبەن من پێم وایە ئەم دیبێتە پێشەوەی قسە لەسەر ئەوە بکەین کە چ کاریگەری هەیە لەسەر ڕەوشی سیاسی دەبێت بزانین ئەم دیبێتێکی فکری بوو و کەمتر دیبێتێکی سیاسی بوو لەگەڵ ئەوەدا ئەم بەڵگە و پاسا و گفتوگۆ و دیکۆمنتانی کە بەکاردەهات بەشێکی زۆریان بریتی بوون لە دیکۆمنتی سیاسی ئەوەی کە ئاماژە بوون بۆ واقعی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستان و ئەزمووی حکومڕانی واروها ئەوەشی کە باگراوندە مێژوویەکانیان هەبوو چ لە مێژووی ئیسلامی یاخود لە مێژووی ئەوروپی بەڵام ئەوەی کە ئەمڕۆکە کرا زێتر دیبێتێکی فکری بوو و قسەکردن و لەسەر دوو چەمکی فکری دوو چەمکە کە ئەم دوو چەمکە زۆرترین قسەیان لەسەر دەکرێت لەسەر واقعی حکومڕانی کەوان برێتی بوون لە ئەلمانی و دیموکراسی. ئێمە دەبێت ئاگاداری ئەوە بین ئەم دیبێتە یان با بڵێن هەموو دیبێتێکی لەو جۆرە کۆمەڵێک دەرئەنجام و دەرهاویشتە ئیجابی لە دەکەوێتەوە. یەکەمینیان ئەوەیە کە ئێمە لە ڕێگەم دیبێتانەوە مەودای ناکۆچی کارکتەرە فکری و کارکتەرە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دەزانین کاتێک کە مەودای دووریەکانمانزانی ئەو کاتەی بیر دەگەین ئەو ئەنجامی کە ئێمە ئەم خاڵانی کە لەسەری جیاوازین چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین تاوەکو بەریەکەوتن ڕوونەدا و چۆن بەرامبەر بەم خاڵە جیاوازانە حالەتێک دروست بێت کە کەمترین ئیستیفزاز و تەشەنووز لە نێوان ئەم خاڵە جیاوازانە ڕووبدا و هەروەها ئەم خاڵانی کە هاوبەشن بۆی کە هەمومان لە هەرێمێکدا دەژین چۆن بتوانین لە ڕێگەی خاڵە هاوبەشەکانەوە کارێ بکەین کە ڕایەڵە کۆمەڵایەتیەکان و ئاشتی کۆمەڵایەتی لە کوردستاندا تێک نادەن لەبەر ئەوەی ئێمە لە هەرێمێکدا دەژین سەرڕای کۆمەڵێک جیاوازی تری ئایدۆلۆژی و مەسحەبی و کۆمەڵێک جیاوازی سیاسی و حزبی لە هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئێمە لە ڕێگەی ئەم دایلۆگانەوە نەتوانین دەواازەیەک بدۆزینەوە بۆ لێک تێگەشتن بە دڵنیاییەوە ئاشتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا دەتوانن بەڵام دەکەوێتە مەترسیەم جۆرە لە دیبێتانە ئەگەر کاریگەری لەسەر دۆخی سیاسییان زیاتر خزمەت بە ئاشتی کۆمەڵاتی دەکات لە ناو کۆمەڵگەی کوردی. ئەم پێم وایە مەترسیەک ئەم دیبێتانە مەترسیانە دەڕوێنێتەوە کە هەرێمی کوردستان سەرڕای جیاوازی ئایدۆلۆژی و جیاوازی فکریەکانیانەوە سەرڕای دیدگە جیاوازەکانیانەوە بەرامبەر بە کۆمەڵێک چەمک بەڵام دەتوانن گفتوگۆ بکەن لەگەڵ یەکتر و ئەمە گفتوگۆکردن سەرەتایەکی گرنگە بۆ پێکەوە ژیان واتە ئێمە ئەگەر بێت و ئەمڕۆکە گفتوگۆیە بکەین و بەرامبەر بە خەڵە جیاوازەکانی یەکتر بە عسابێکی زۆر هێمن و ساردەوە مامەڵەی لەگەڵ بکەین و بە زمانێکی بە لێوێکی بە زەردەخەنەوە مامەڵە بکەین بە تاکید ئەو کاتێ
ئێمە لە بەڕێوەبردننی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بە ئایدۆلۆژیا و دیتگا و تێڕوانینی جیاجیاشەوە دەتوانین بگەڕین بە دوو میکانیزمێک کە لە ڕێگەی ئەم میکانیزمەوە باشترین شێواز لە ئاشتی کۆمەڵایەتی و باشترین شێواز کە تێیدا گەلەکەمان بەختەوەر بکەین بگەڕین بە دوو میکانیزمێک بە حکومڕانی ئەم پێم وایە لێرەوە سەر دەکێشێ بۆ ئەوەی کە ئێمە لەو ڕوانگەیەوە سەرڕای جیاوازیەکانمان سەرڕای جیاوازی ئایدۆلۆژیەکانمان بێن گفتوگوی زیاتر بکەین بۆ قسەکردن لەسەر شێوازی حکومڕانی و کۆی ئەو پرسانەی کە پێوەستە بە خەڵم و لە نێوان کارکتەر سیاسیەکە مامۆستا عەلی باپیر و مەلا بەختیار ینی تۆ کە خۆت لە دیبێتەکە بەشدار بوو ینی زیاتر خاڵی هاو بەشت بەدیکرد لە نێوان دوو کارکتەر سیاسیا خۆت خاڵی جیاواز خۆی خەڵی جیاوازەکە چییە؟ ینی ئەوەی کە تۆ تێبینی من کردێ من ئەم هەندێک خاڵم هەیە لای من پێم وایە گرنگ بوون ئێمە وە کەمترین لەوانەیە زەختی بکرێتە سەری هەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم کۆمەڵ خەڵکی ڕۆشنبیری باش لەسەر ئەم دیبێتیان نووسی لەو ماوە کورتەدا و لەوانەیە لە ئایندەدا قسەی زیاتر ئەمە لەسەر بکرێ بەڵام کۆمەڵی خاڵی گرنگ کە بۆ ئەگە تێبینین کردبێ زۆربەی جیاوازەکانی ئەو دوو بەڕێزدا ئەگەر تێبینیت کردبێ لە ڕووی مێژوویەوە بەشی زۆری ئەم جیاوازیانە و کاوەکو جیاوازی باسی لێوە دەکرا جیاوازی مێژووی بوون. سپاس دەکەم دواتر گەڕێم و لای بەڕێز دەچین لای کاک دکتۆر دانا سعید سۆفی لە شاری هەولێر. کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان داوای لەبوون دەکەین درەنگ هاتنە لای بەڕێزتان دەمەوێت ڕای بەڕێزتان وەکو ئەوەی کە بەڕێزتان خاوەن ڕێکخراوکن لە بواری ڕیفۆرم و گەشەپێدان و ئەزمونێکی زۆرتانەیە لە مەسلەی گفتوگۆ و دیبیت ینی ڕای بەڕێزتان سەبارەت بە ئەنجامدانی دیبیت لە نێوان کارکتەرە سیاسیەکان لە هەرێمی کوردستان چی یاخود ئەم جۆرە لە دیبێتانە چه خزمەتێک بە دۆخی سیاسی و باشتی کۆمەڵاتی لە نێوان لایەنەکان و پێکاتە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردی دەکات؟ زۆر سپاس لاوتان لەوێ دیارە دیانی خۆشتان لە پێشەچیەوەکەدا ئاماژەتان بۆ کرد کە دیبێت با بڵێن بەکارهێنانی زمانی وشەیە و گواستنەوەی بە دیوەک لە دیوەکاندا زمانی تونوتیژە بۆ زمانی گفتوگۆ ئەم شتانە ئەو خۆی لە خۆیدا ینی ئیجابیاتی هەیە ئەمە بێزگە لەوەی کە لە کۆمەلگای مۆدێرندا دیبێت بۆ مخاتەبەکردنی جەماوەر بۆ هەندێک جاروەیە بۆ یەکلاکردنەوەی هەندێک پرس لە کاتی کەمپینی هەڵبژاردن لە کۆمەڵێک بواری زیاجادا ینی دەتوانرێت سوودی لێ ببینێ وەکو مێتۆدێک بۆ ئەوەی کە بەرچاوڕوونی بۆ هەتا هەندێک جار بۆ وەکو پێشبڕچەی وشە پێشبڕچەی بەڵگەهێنانەوە تەمەشای دەکرێت. ئەمە ئەگەر وەکو ئەو ڕێسایانەی کە هەیەی و بەکار بهێنرێ من پێم وایە سوودی باشی دەبێت بەڵام قسە لەسەرەوەدا ئەو دیبێتی کە ئەمڕۆ ئەنجام درا تا چەند لە چوارچێوەی با بڵێن ئەو ڕێکار و ئەو ڕێسایانە بووە کە دەتوانرێت لە کۆمەلگای مۆدێرندا سوودی لێ ببینێ بۆ یەکلاکردنەوەی یاخود بۆ خستنە ڕووی و بۆ بەرچاوڕوونی هەندێک پرس ئایا گرنگی ئەو دیبێتی ئەمڕۆ ناوەڕۆژی ئەو دیبێتی ئەمڕۆ چی تازەی تێ بوو چ گرنگێکی هەبوو بۆ ڕەوشی ئێستا هەرێمی کوردستان بەڕاستی ئەوانە هەموو پرسیارگەلێکن پێویستە قسەی لەگەڵ لەسەرکرا ینی خۆزگا کاک عادل باخەوان ینی لەگەڵمان دەما باسی لە دوو ئامانج کرد ئامانجی یەکەمەوە بوو کە تەنیا وەکو سەرچاوەیەک بۆ تۆژینەوە بەکاربێ من ئەو ئامانجە یەکەم کە بۆ مەسلەی تۆژینەوە بەکاربێ وەکو سەرچاوەیەک من پێم وایە پێویستی بۆ هەڵا و بەزم ڕزمە نەدەکرد پێویستی بۆ نەدەکرد هەموو خەڵکە با بڵێن مەژغوڵ بکرێ و هەموو ڕاگەیاندنی پێ مەژغوڵ بکرێ بەڵام لەگەڵ ئامانجی دووەمیدام کە مەسلەی ئەوەی گواستنەوەی زمانی توندوتیژی بۆ زمانی گفتوگۆ ئەوە ئاماجی هەمووان دەبێت بەڵام قسەکە لەسەرەوەدا ئایا یعنی جیاوازێکی ئاوا گەورە هەیە گەشتۆتە حاڵەتی توندوتیژی لە نێوانی ئەلمانیەت و لە نێوانی ئاین لە هەرێمی کوردستاندا بە پێچەوانەوە من بەڕاستی کێشەیەکی ئەو تۆ نابینم لەو ڕۆوە ئەوە تا ئێمە من دەبینم هەم بەڕێزان ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەم بەڕێز مەلا بەختیار لە کەم تا زۆر لە هاوپەیمانی سیاسیدان ئەمانە بەناو حزبی علمانی و حزبی ئاینین و هەروەها بە هەمان شێوە لە ناو هەمان چوارچێوەی دەسەڵاتدان لە ناو هەمان چوارچێوەی حکومڕانیدان من بە پێچەوانەوە من پێم وایە ئەگەر ئێمە دەمانەوێت ئامانجی دووەم بەدەست بهێنین ئەوەی کە پێی دەڵێن گواستنەوەی زمانی توندوتیژی بۆ زمانی گفتوگۆ
و باز لە مەسلەی ئەو توندڕەوی و مەسلەی دەرکەوتنی داعش دەکرێت من پێم وایە دەبوایە ئەو دیبەیتە لە ناو خودی ئیسلامیەکاندا دروست بێن نەوەک لە نێوانی علمانیەت و لە نێوانی ئیسلامیەکاندا لەبەرەوەی ئەوەی من دەبینم بەڕاستی شتێکی تازە نوێ نییە لە نێوانی با بڵێن لەو دیبەیتانە باز بکرێت ڕاستە دەکرێت یەکێک لە ڕکابەرەکان بەڵگەی باشتر بێنێتەوە لەوانەیە بە سەرکەوتوو لە قەڵم بدرێ لەوانەیە باشتر خۆی دەربڕێ بەڵام من دەتوانم بڵێم ینی سوودێکی ئەو تۆ نبینم لەوەی کە بە ئامانجی دووەم بگات بۆ مانایە کە ئێمە با بڵێن خاوکردنەوەی تونند و تیژی یاخود دوورخستنەوەی زمانی تونند و تیژی زۆر باشە زمانی گفتوگۆ بەکاربێنین مۆدلێکی زۆر باشە دەکرێت سوودی لێ بێندرێ بۆ نمونە لە کەمپینەکانی هەڵبژاردننی داهات و بەڵام بەڕاستی دەبێت قسە لەسەرەوە بکەین ئایا ئەو دیبێتی کرا دیبێتێکی ڕاستەقینە بوو یاخود پێشتر دەتوانم بڵێم ئامادەکارێکی زۆری بۆ کراوە بۆ مانایەکە تونند و تیژی لێ نەکەوێتەوە مراعاتی یەکتر بکەن ئەوەی من دەبینم بە لە ڕاستیدا زۆرێک لە مراعاتکردنی یەکتر هەیە لەو دیبەیتە و هەروە لەوەش کە هیچ با بڵێن کاردانەوەیشی جەماوەری نبینین لەوەشدا دەبینین زۆرێک لە ئامادەکاریە دیارەوە جێ دڵخۆشیە کە هیچ تونند و توژێکی لێ نەکەوێتەوە بەڵام لە هەمان کاتدا ئێمە وێنەیەکی هەڵە دەدەین بۆ دەرەوەی خۆمان بۆ مانای ئایا ئێستا ئێوە دیباتێکی سیاسی لە کەمپینێکی هەڵبژاردندا دروست بێ ئایا تونند و تیژی لێ دەکەوێتەوە یان نا ئامادەکاری زیاتر دەبێ یان نا بۆیە بەڕاستی لەو ڕۆوە ینی زیاتر گومانم هەیە کە ئەوە نیشاندانی ئەوە بێ ئێمە وەکو کاک عادل باخەوان ئیشارەی پێکرد ئێمە لە با بڵێن مەسئولین بە پرسەکارمان لە ئاسمانەوە هێنا بێتە خوارەوە و وامان کرد بێ وەکو ئینسانی نۆرماڵ و ئاسایی مامەڵە بکەن بەداخەوە من لەوە بەگومانم پێم وانێ ئێمە توانی بێتمان لەڕێکی وا گەورە و مەزن دروست بکەین بەڵێ بەڕێزت باست لە کۆمەڵێک شت کرد کە کاک دکتۆر عادل باخەوان باسی لەوە کە یەکیان مەسلەی بەکارهێنانی زمانی گفتوگۆیە لە دیبیت و بەکارهێنانی زەبر و زەنگاوی تریان توێژینەوەیە بەڕێزت باست لە دیبیتی ڕاستەقینەکەت ینی لە کۆمەلگای مۆدێرندا یاخود دەبێت دیبیت چ ڕۆڵێک ببینی ینی ئایا ڕۆڵی توێژینەوە یاخود دەکرێت دیبیتی ڕاستەقینە چ ڕۆڵێک ببینێت ڕاستی دانی زۆربەی دیبێتەکان دیبێتی دەتوانم بڵێم نێوان کەسایەتی یاخود لایەنە سیاسەکانن ئەوەی کە لە ڕۆژئاوا ڕوودا بێگومان ینی دیبێت دەبێت لە نێوانی با بڵێن دوو ئاراستەی فکری یاخود فەلسەفی جیاوازش دەکرێت ڕووبدات بەڵام دیبێت لە بنەڕەتدا بۆ وەکو سەرچاوەیەک نییە بەڕاستی لە بۆ مەسلەی توێژینەوە بەڵکو زیاتر بۆ خستنە ڕووی ئاراستەیەکی با بڵێن یاخودڕاو بۆ چوونی جیاوازە دروستکردنی جۆرێک لە گفتوگۆیە لە نێوان ئەواندا هەندێک جاریش دەیانی بە پێی دیبێت دەیگۆڕ ئایا تۆ ڕێگا دەدەیت بەوەی کە زانی دەوری جەماوەر چی دەبێت لەو دیبەیتانە ئایا توانای پرسیارکردنیان هەیە مداخەلیان هەیە یان نا ئایا دیبێتەکە چۆن ڕێک دەخرێ ئەو کەسەی کە با بڵێن ئەوانەی کە بەشدارن لە دیبیتەکە ڕابۆچی نخۆیان کە دەخەنە ڕوو ئایا بواری ئەوان هەیە وەڵامی یەکتر بدەنەوە مناقەشەی یەکتر بکەن یان نا و کاتەکان چۆن دابش دەکرێت ینی ئەمانە هەمووی کۆمەڵێک ڕێسان پێویستە ڕەچاوی بکرێ بەڵام ینی ئەوەی من دەبینم لەوانەیە ئەو سنتەرە یاخود ئەو دەستگای کە دیبێتەکە ڕێخست بۆ خۆی ئامانجێکی هەبێ بەڵام کەسەکانی کە بەشدارن لە ناو دیبێتەکانی بۆ خۆیان ئامانجێکی تریان هەبێ جا بۆیە ئەگەر قسە لەسەرەوەیە وەکو سەرچاوەیەک بۆ مەسەلەی توێژینەوە بەکاربێ پێویستە پێشتر ئەو لایەنانە ئاگادار کرابنەوە کە بەشدارن ئەوە لە حاڵەتێکی وادەم تەسەور ناکەم ئەو لایەنانە ئامادە بن بۆ دیبێتێکی لەو بابەتە بەڵام بێگومان ینی لایەنی دووەم کە مەسەلەی ئەوەیە کە تۆ دەتەوێت گفتوگۆیەک دروست بکەیت لە نێوانی دوو ئاراستەی فکری جیاوازدا یاخود دوو لایەنی سیاسی جیاوازدا ئەو کاتە من پێم وایە ئەوە ئامانجێکی ئەوەیە ینی قابلی ئەوەیە کە تۆ خەڵکی پێمەشغوڵ بکەیت کە با بڵێن ئێلام و ئەمانەی پێمەشغوڵ بکەیت بەڵام وەک گوتم ینی ئەو دیبەیتە
ئامادەکاریەکی زۆری بۆ کراوە هەم لە ڕووی ئەوەی کە ئەوانەی کە بەشدار بوونە لەوێ بە شێوەیەک لە شێوەکان ینی وەکو متەفەریز لەوێ بوونە بەڕاستی وەکو تەنیا بینەر لەوێ بوونە نەتوانراوە هیچ تەفاعولێک لە لەگەڵ خودی با بڵێن ئەو دیبەتە بکەن ئێستا ئێمە چۆن ینی بزانین پێگەی جەماوەر چییە ینی دەوری جەماوەر چییە لەو دیبەتەدا ئەگەر تەنیا بۆ مەسلەی وەک گوتم بۆ مەسلەی سەرچاوەیەکە بۆ تۆژینەوە جەماوەرت پێویست نیە بەڕاستی بەونەوە بەهەرحاڵ ینی وەکو مۆدل من گوتم مۆدلێکی باشە بۆی کە ئێمە لەمە دوا بتوانین نیشی لەسەر بکەین بۆ مانایی جۆرێک لە گفتوگۆی سیاسی لە نێوان لایەنەکان دروست بێ لەبری ئەوەی کە ئێمە هەرێکە لە ڕاگەاندنی خۆی ڕاوبۆچوونی خۆی دەربڕێ بەبێ ئەوەی ڕوبەڕووی یەکتر ببنەوە زۆر جاروێ ئەو دەڵێ من ئەو قسەیەم کرد ئەو قسەیەم نەکرد جا بۆیە دیبەیتی ڕوبەڕوو گفتوگۆ ڕوبەڕوو بێگومان ینی شێوازێکی دیموکراتیانەیە و بنەماکانی دیموکراسی پتە دەکاتن و بەڵام بێگومان دەبێت بە شێوەیەک بەڕێوە بچێ کە بە مانای کەلیمە دیبێتی ڕاستەقینە بێ و بزانین شوێنی یاخود پێگەی جەماوەر چیە لەو دیبێتە و لە هەمان کاتیشدا پێویستە وەک گوتم ینی جەدوای هەبێ گرنگی هەبێ بۆ کۆمەلگا پرسی ڕۆژ بێ جەنابتان باسی ئەوتان کرد ینی لە سەرەتادا لەو هەموو کۆمەڵە قەیران و کۆمەڵە کێشە سیاسیە ئایا ئێستا کاتی ئێمە باز لە مەسەلەی علمانیەت و لە ئاین بکەین ئەوە لە کاتێکیشدا دوو لایەن بەشدارن کە کەم تا زۆر هاوپەیمانی سیاسیان هەیە هاوپەیمانی حکومڕانیان هەیە جەدوای دیبەیتەکە لەو کاتەدا لە چیدایە بەڕاستی ئەوە جێ پرسیارە بەڵێکاوی تۆ دواتە دەگرێم و لای بەڕێزێت زیاتر درێژە بە گفتوگۆکانمان نندەین لەگەڵمان بمێنەرەوە مامۆستا کامران دەمەوێت سەرنجی بەڕێزت لەسەر ئامانجی ڕاستەقینەی دیبیت ینی چ دیبێتێک دەتوانێت ئامانجی ڕاستەقینەی خۆی بپێکە اینجا دیبێتی ئەمڕۆکی سەلمان وڵی من دەڵام پێشەوەی ئەو سەرنج لەسەر قسەکانی دکتۆر عادل و هەروەها دکتۆردانە یەکەم سەبارەت بە ئەوەی کە ئەم دیبێتە ئێمەی لە خۆناخی ناکۆچی کەلاشنکۆف گواستبێتەوە بۆ زمانی گفتوگۆم پێم وایە لە مێشە سرای علمانی ئیسلامی لە کوردستان یعنی ساڵانێکی زۆرە ئەم سرایان گواستۆتەوە لە هەرێمی کوردستان و زیاتر گفتوگۆیەکانیان ململانەیەکان بە ئاقارێکی هێمنانە تێدە دەپەڕێ و زمانی کەلاشنکۆف نەماوە لەو نێوانەدا با بڵین و ئەوەی لە هەرێمی کوردستاندا لەم ماوانی ڕابردوو کە کۆمەڵگەی ئێمەی ترساند سراعی بینی شێوازی حکومڕانی بوو لە هەرێمی کوردستان بۆی کە پەنا بڕێتەوە بەرچەک واتە سراعی ئایدۆلۆژی کە پەنا بەرێتە بەرچەک ئیسلامی ئەلمانی ئەم خۆناغەمان تێپەڕاندووە و لەسەر شێواز سراعی تر دەترساین کە دابەشبوونی تری غێری ئیسلامی و ئەلمانی بەخۆ بگرێت لە هەرێمی کوردستاندا سەبارەت بە مۆزوعی ئامادەکاری کە وەکو دکتۆردانە باسی کرد ئەمە حالەتێکی تەبیعیە لەبەرەوەی ئێمە لە کۆمەڵگایەکدا دەژین دەبینین ماوەیەک پێش ئێستا لە سلێمانی لە چاویلان دەبینین لە ئەنجامیکردنەوەی ئاگری نەورۆز دەبینین پێکدادان و زۆرێک لە گرژی لێکەوتەوە بۆیە حالەتێکی زۆر تەبیعیە تۆ لەو حالەتاندا ئامادەکاری بکەی و ڕێو شوێنی ئەمنیش بژیرێتە بەر بۆی کە حالەتێک دروست نەبێت کە خوا نەخواستە خەڵک ئەمڕۆ کۆمەڵێک ژیر و گرفتی تری هەیە بەڵام بە ئاخارێکی تردا بەرین بۆیە ئامادەکاری لەو ڕوانگەیەوە کە هەموو لایەکمان بە عەسابێکی ساردەوە بیبن و خاڵی گرنگی سەرکەوتنەکەی ئەمڕۆ ئەوە بوو کە ئەمن پێم وایە دایلۆگ لە نێوان تێڕوانینە جیاوازەکاندا سەرکەوت و زمانی گفتوگۆ دەتوانم بڵم چۆ خۆناغێکی باشترەوە و لەو نێوەندەیدا ئەوەی کە پێی دەوترە زمانی ملی یەکترشکاندنی تێدا نەبوو ئەمە خاڵێکی زۆر گرنگە لە دیبێتەکە دەزانیت چۆنە من پێشتر بۆ خۆم ئەمە لەوانەیە لەگەڵ ئەوەدا بووم کە تەوقیتێکی خراپە بۆ ئەو دیبێتەوە لە تەوقیتێکی خراپە لەو ڕوانگەیەوە کە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵە گرفتی تری قەیرانی دارایی و شێوازی حکومڕانی و شێوازی تری هەیە وە قوڵکردنەوەی سراعی ئایدۆلۆژی لە بینی دوو ئاڕستەی ئایدۆلۆژی لەم تەوقیتەدا ئەگەربێت و زۆر بە شێوەیەکی عاقلانە و ژیرانە مامەڵی لەگەڵ نەکەین لەوانەیە ڕێڕەوی ناکۆچەکان لە هەرێمی کوردستاندا کە لەسەر ئایدۆلۆژیەکان لێک نزیک خستەوە من دەتوانم بڵێم ئەمە حالەتێکی دروست کرد کە لە هەرێمی کوردستاندا دەکری ئایدۆلۆژی جیاواز لە ڕێگەی گفتوگۆوە بگەن بە نەتیجە و حالەتی تر بەکار نهێنن و ئەوەی ئەمڕۆەوەی سەلمان کە ناکۆچی ئایدۆلۆژی لە هەرێمی کوردستان دە ئێمە جیاوازی ئایدۆلۆژیمان هەیە بەڵام ناکۆچی ئایدۆلۆژی زەقمانی ناکۆچی ئایدۆلۆژی ئەم ناکۆچی زەق ئەمڕۆ لە واقعی کۆمەڵگای کوردستاندا بریتێنە ناکۆشی لەسەر شێوازی حکومڕانی و ناکۆشی لەسەر قەزەی قەیرانی دارایی
و موچە و نەعادالەتی لە هەرێمی کوردستان و ئەوە ناکۆشی زەقا و پرسی گەورەی کۆمەلگای و کۆمەلگا لە هەرێمی کوردستان سڕعی ئایدۆلۆژی ئەم سراع زەقەنیا و دەگونجێ لە ڕێگەی ئەم جۆرە دایلۆگانەوە بە ئاقارێکتر دابرین وەروە ئەم دایلۆگی ئەم ڕۆی سەلمان کە مەترسێکی هەبوو لەلایەن بەشێکی بەرچاو لە نخبەی ڕۆشنبیری لە هەردوو ئاراستەکە بەوەی کە ضرورە ئەمە بە ئاراستەیەکدا بڕواکە زمانی زەردەخەنە بەکاربهێنرێ لەو دایلۆگانەوە یەکتر قبول بکرێەوە بە ئەندازەیەک خاڵی ئیجابی بە خاڵی ئیجابی لە یەکتر قبول بکرێ نەک بە ئاقارێکدا بڕوە خاڵی ئیجابی و سلبی لە بەرامبەر یەکتردا ڕەفزکەنەوە ئەمڕۆ ئەو خاڵە ئیجابیانەمان هەبوو بینی کە هەردوو لە دەتوانم بڵێم دیکۆمنت و گفتوگۆ و پاساوی دروستیان بۆ یەکتر دەسەلمان و بەرامبەر بەم خاڵانی کە بۆ چوونی جیاوازیان هەبوو بە ئاشکرا وێنای خۆیان نمایش دەکرا ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو لە لای من پێم وایە کە ئەو مەترسی نخبەی سیاسی هەیبوو لەم جۆرە دیبێتانە شکر بۆ خوا ئەم حالەتە ڕەویەوە و هەروە خاڵێکی زۆر گرنگش بوو ئەویش ئەوە بوو جارێککە دەتوانم بڵم ئەوەی کە من زیاتر لە کۆنتاکتدا بووم لەگەڵ نخبەی ڕۆشنبیر بە هەردوو ئاراستەکەیەوە لە هەرێمی کوردستان ئەوە بوو کە ئێمە لەو ڕوانگەیەوە زۆرێک لە بەریەکەوتن ڕوودا لە بینی ئەم دوو ئاراستەیە چکە ئەم دوو ئاراستەیە ئەم دوو کارکتەرە لەگەڵ ئەوەدا دوو کارکتەری جیاوازن لە ڕووی فکریەوە لە ڕووی ئایدۆلۆژیەوە بەڵام هەردوو شتیان دوو ڕەمزن لە ناو دوو ئاراستەی سیاسی جیاوازدا ئەمە سەربجێشێ بۆ زۆرێک لە بەریەکەوتن لە ناو ئاراستە و لایەنگرە سیاسیەکاندا خۆشبەختانە بە حالەتێکی زۆر سارد مامەڵەی لەگەڵ کراوە هەموو لایەک ژۆگرێکی باشبوو و هیچ جۆرە دروشمی زەق و یان با بڵێن یەکتری سرزازکردنی تێدا نەبوو سەرناو هۆڵەکە چ ئەم خەڵکە زۆرەی جمهوری کە لە دەرەوەدا دروست بوو ئەو پەیوەندیانش کە من لەو ماوەیەدا گوێم لێ بوو هەمویان دەستخۆشیەوەیان هەبوو کە دیبێتێکی سەرکەوتوو بوو و هەر لێرەشەوە من دەڵێم ئەم دیبێتە سەرکەوتو ئەم گفتوگوۆیە سەرکەوتوە بەمە عساب و هێمنانەوە لە ئێستاوە سەرکەوتنەکە لەوەدا بوو کە هەردوو لا وێنایەکی تەبیعی خۆیان کرد و هەردوو لا خاڵە جیاوازەکانیان خستە ڕووە هەندێک خاڵش کە مشتەرەکن و هەردووچیان بە خاڵی نێگەتیڤیدا دێنن باسییان لێوە دەکرد بە شێوەیەکی زۆر تەبیعی و دەبینیشمان هەموو ئەم خەڵکەی کە لێوە بوون بە تاکید لایەنگری هەردوو ئاراستەکەی تێدا بوو ئەم دوو ئاراستەیە هەم بە ئاراستە سیاسیەکەی و هەم بە ئاراستە ئایدۆلۆژی و فکریەکەیەوە ئەمانش بە عسابێکی زۆر هێمنانە مامەڵەیان لەگەڵ کرد بۆیە من لە ئێرەوە دەڵێم خەریکە لەو ماوەیەدا مەسەڵەن بڵێن لە دوای دیبێتەکەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و فەیسبوک ئایا ئەمە چێ سەرکەوت ئەم سەرکەوت یان ئەو سەرکەوت یان ئەمە کاویان لەو ڕوانگەیەوە سەرکەوتوم پێم وایە گفتوگۆیەکی سەرکەوتوو بوو بەمە ناڕێک و ناشیرنینەکەین جارێککە لە دوای دیبێتەکە بە عقارێکی دابرین کە بەریەکەوتن ڕووبدا و هەردوو ئاراستە یەکتر ئیستفزازکەن لەسەر ئەم دیبێتەی کە ڕوویدا دیبێتەکە دیبێتێکی باش بوو گفتوگۆیەکی باش بوو لایەنی براوە گفتوگۆی براوە بوو لە هەرێمی کوردستاندا دەکرێت چی بکرێ بۆ باشترکردنی دیبێتەکان لە داهاتوودا یاخود لەسەر چ شتێک تۆ پێشناز شتێک دەکەیت کە ئەمە لەو ڕوانگەیەوە گەر تێبینت کردوێ ئەم دیبێتی ئەم ڕواگەر بێت و ئێمە دیبێتی لەو جۆرە بکەین یعنی ئەمە لە لای من خاڵێکی گرنگە ئەمڕۆکە ئێمە قسەمان لە سەر دیموکراسی و علمانی و ئەزمموی حکومڕانی بوو لە ڕوانگەی دوو چەمکەوە بەڵام هەستم کرد لەگەڵ تایتڵەکە دوور کەوتینەوە لەو ڕوانگەیەوە کەوتینە نەسەر شێوازی حکومڕانی ئیسلامی علمانی بەهاقات کەم پێم وە بەوە هەندێک لە تایتڵەکە دوور بوو ئەگەر ناوەڕۆکی گفتوگۆ و دایلۆگەکە سیر بکەین خاڵشتر گرنگ بووە ئەوە بوو بەڕاستی ئەم دوو چەمکە لە مێژوودا ولا لە ممارەسەدا دوو چەمچی جیاوازن واتە لە زۆر شوێنان دموکراسی ناشیرن بە بەهۆی علمانیەتەوە هەروەکو چۆن ئیسلامی لە هەندێک گوێستگادا ناشیرن بە بەهۆی ئیستیبدادەوە بەهۆی دەسڵاتی قۆڕخکاری و عایلەداریەوە وەکو چۆن ئەگەر تۆ بانگەشەی بۆ سیستەمێکی ئیسلامی تەندروست بکەی دەبێ بە شێوەیەک لە شێوەکان هاشا لە ئەم ویستگە ئیستیبدادیانە بکەی بە هەمە شێوەش دموکراسیەت دەبێ حاشا لە کۆمەڵێک نموذەجی ناشرنی علمانیت بکات دموکراسیەت نمونەیەکە مامەڵەکردن لەگەڵیدا زۆر جیاوازە بۆی کێمە چۆن مامەڵە لەگەر علمانیت دەکەین بۆی ئەو دوو چەمکە لە یەک خانەدانن و بێکەوە بەستنەوەیان و لە یەک شێوە لە مەحەکەمدانیان ئەمەم پێم وابوو زوڵمێکمان لە دموکراسی کرد بەرامبەر بە علمانیت دموکراسیت میکانیزمێکە بۆ ئاڵوگۆڕ یاشتیانەی دەسڵات ئەگەر تۆ تێبینیت کردوێ لە وتەکانی جەنابی مامۆستاش ئەو مەودایە زۆر جیاوازە نەبووە لە بینی ئیسلام و لە بینی ئیسلامیەکان و دموکراسی بەڵام مەودایەکی زۆر هەیە لە بینی ئیسلام و علمانیەت یعنی دەبێ ئەگەداری ئەو مۆزوعی من بۆیە دەبێ ئەمە پیشانی وێنای کۆمەڵگەی موسڵمانی ئێمە ببین کە دموکراسیەت وەکو میکانیزمێک و ئاڵوگۆڕشی ئاشتیانەی دەسڵات لە هەرێمی کوردستاندا دای ببڕین لە شێوازی ممارەسەی علمانیت کە لە هەم لە مێژوودا هەیە هەم لە دەور و بەرماندا هەیە بەڵێ دواتە دەگرێم و لای بەڕێزت کاک دکتۆر دانا ئەگەر بینەوە لای بەڕێزت دەمەوێت سەرنجی بەڕێزت لەسەر ناونیشانی دیبەیتەکە کوردستان لە ئەزمموی دموکراسی و علمانیدا دەمەوێت ڕای بەڕێزت بزانم یعنی ئایا کوردستان لە ئەزمموی دموکراسیدا سەرکەوتووە یاخود شکستی هێناوە
وڵی زانچ تایتلەکە تایتلێکی زۆر گەورەیە من پێم وانییە ئێمە لە کوردستان ینی ئەزمموی دیموکراسیمان هەبێت تا باسی بکەین ینی بەو شێوەیە و بە هەمان شێوە ئەو ئەلمانەتی کە باز دەکرێت بەڕاستی ئەو ئەلمانەتە نییە کە بە نەزەری ینی باسی کراوە من نمونەیەک بێنمەوە ینی ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی دیموکراسیەوە هەیە ئێمە ڕاستە ینی هەڵبژاردنمان هەیە کۆمەڵێک موسساتمان هەیە پەرلەمانە یاخود ئەنجومەنەکانە یاخود هەندێ ڕێکاری تری با بڵین کە بە ناو دیموکراسین بەڵام لە بنەڕەتدا ئێمە تەجروبەی دیموکراسیمان نییە ئێمە کولتوری دیموکراسیمان نییە ولا لە ینی نمونەمان زۆرە لە کاتی یەکلاکردنەوەی پرسەکاندا ئەوە یاسانیە سەروەرە ئەوە با بڵین جەماوەەر نییە کە حکم دەکات بەڵکو هەندێک جاروەیە هێزە هەندێک جاروەیە توندوتی ژێ با بڵێن پرسەکان یەکلا دەکاتەوە ینی ئاسانترین نمونە ئەم ڕووداوانەی ئەم دوایەیە هەفتەی شوباتە نازانم چی ینی کۆمەڵێک ڕووداوەیە لەم هەرێمە کە ڕووی داوە دەتوانین بڵێن بە ئاسانی کە ئەو ئەزمونێ ئەمانە ئەزمموی دیموکراسی نییە بەڕاستی کۆمەڵێک محاولاتە بۆ یاخود هەندێک بانگەشەی دیموکراسیە بەڵام دیموکراسی ڕاستەقینە نیە و لە ئەمان کاتیشداوە کە پەیوەندی بە ئەلمانێتە ئەو حیزبانەی کە بەناو ئەلمانین و دەسەڵاتدار بوون بەڕاستی تێکەڵەیەکن لە کۆمەڵێک مەفاهیم و کۆمەڵێک سەمک و یاخود بنەمای ئەلمانی و ئاینیش لە هەمان شێوە کام دەبینی ینی کام لەو حیزبانە مراعاتی حزب ئیسلامیەکان ناکە کام حزب لەو حزبە ئەلمانیانە مراعاتی با بڵێن ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە ناکاتن ئەو پەیوەندی ئاینیانە ناکاتن کە لە ناو کۆمەلگادا هەیە یعنی دەتوانم بڵێم ئەو بانگەشەی ئەلمانی کە لەلایەن حزبە دەسەڵاتدارەکانیشەوە هەیە ڕاستەقینە نییە ینی بەشێکی لە ئاستی تیۆریە و لە ئاستی پێڕۆ و پرۆگرامی لەوانەیە حزبەکان بێگەرنا من بەڕاستی تەجروبەی ئەلمانی بەو شێوەیە نابینم تا ئێستا و حزبە ئەلمانیانە بۆ نمونە ناتوانیوە دەسەڵات لە ئاین زیا بکەنەوە بە پێچەوانەوە کۆمەڵێک ینی تۆ دەبینیت هەتا مەسەلەی بۆنەکان کە هەیە بۆنەکان بۆنەی ئاینین و پێڕەویشی دەکەن و نەک لە سەراستی حکوومەت لە سەراستی حزبیش پەیڕەوی دەکەن ینی کۆمەڵێک مەراسیم و کۆمەڵێک با بڵێن باسم کرد پێشی حزبە ئیسلامیەکان حزبە ئەلمانیەکان با بڵێن دەتوانن بڵێن پەیڕەوی دەکەن جا بۆیە ینی قسەکردن لەسەر مەسەلەیە هەم دیموکراسیەت هەم ئەلمانیەت بەم شێوەیە لە هەرێمی کوردستاندا من بە ئەوەیەکی ڕاستەقینەی نابینم بەڕاستی و پێشم وانییە بەڕاستی ئەو ئەهەمیەتە هەبێ ئێستا لەو حاڵەتەی کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان خەڵک کۆمەڵی کێشەی سیاسی کۆمەڵی کێشەی ئەمنی کۆمەڵی کێشەی دارایی هەیە ئەگەر بەسەر خودی دیبیتەکە بەڵێ کاکتۆرەگەر لە من بێت پێشتری ئاماژەم بەوە کە دیانی دەبێت بزانین بۆچی دروست کراوە ئایا ئەوە بە خاتری کەسێک یاخود چەند کەسێکە یاخود دوو کەس دوورکراوە یاخود بە قازانجی پرسێک کراوە کە پێویست بووە باسی لەسەر بکرێ من تەنیا پرسیاریەوە دەکەم ئایا ئەو دیبێتەی کە کرا سەرباری ئەوەی کە بانی بەس و سەرکەوتو وەسف کرا بە بێ کێشە تێپەڕی بەڵام دەتوانین بڵێن ئایا چ جیاوازیەکی هەبوو لەگەڵ ئەو پانێلانەی کە پێشتر لە بڵێن لێرە لە هەرێمی کوردستان لە نێوانی کۆمەڵێک لەوانی چەند کەسایەتێک ڕووی داوە یاخن ئەو سیمینارانە بکەین کە کەسە سیاسیەکان بەشداریان تێدا کردووە لەبەرەوەی بینیشمان یعنی ئەم دوو بەڕێزە وەکو سیفەتی حزبی و سیفەتی سیاسی بەشداریان نەکرد لە کاتێکیشدا کاک عادل بەڕاستیم پێم سیر بوو کە بەڕاستیەوە کرد وەکوانە وەکو بەڵێ کاک دکتۆر ئەگەر گوێت لە من بێت با دووە پرسیارم بۆ بەڕێستان لەسەر مەسەلەیەوە بێت کە بەڕێزوتت ئێمە لە کوردستان دێموکراسیمان نییە تا باز لە ئەزمون بکەین زۆر بە کوتێکە وەڵامان دێت و سوپاس دەکەین کاک دکتۆر خواگە دووبارەکەی بەڕێزت باست لەوە کرد کە ئێمە لە کوردستان دێموکراسیمان نییە یعنی ئێستا لە کوردستان ئێمە دێموکراسیمان نییە تا ئێستا لە کوردستان نەخێر بەدڵنیایەوە لە ئێمە دیموکراسیمان نییە لە هەرێمی کوردستان ئێمە بانگەشەی دیموکراسیمان هەیە
ئێمە کۆمەڵێک با بڵێن ڕێکار یاخود موسسەی دیموکراسی بە ناوی هەڵبژاردن و پەرلەمانمانەوە دەش بینیمان هەڵبژاردنەکانمان چۆنە وەزعی پەرلەمان و با بڵێن ئەنجومەنە هەڵبژاردنەوەکانمان چۆنە تا بۆیە من کات خۆیانی لەمەژە وەصفێکی ئەوم کردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نێوانی با بڵێن بەهشتی دیموکراسی و قامچی دیکتاتۆریەتدا دەناڵێنن یعنی و حقیقەتێکە ئێمە ناتوانین باز لە مەسەلەی ئەزمموی دیموکراسی و بەو دوایش سلمانمان بۆ هەموو دنیامان سلمان کە ئێمە ئەزممونێکی دیموکراسی نین و ئەو مۆدێلەش نین کە پێویستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لاساییمان لێ بکرێتەوە بە پێچەوانەوە ئێمە لە ڕووی مافی مرۆڤەوە لە ڕووی بنەماکانی دیموکراسیەوە لە پاشەکشەیەکی زۆر گەورە داین. بەڵێ سپاس دەکەم کاک دکتۆر زۆر سپاس ماوسە کامەران دەخەیەکیش بۆ بەڕێستان سەبارەت بە مەسلەی دموکراسیەت و پێڕەوکردنی لە هەرێمی کوردستان تۆ هاوڕێی کە دموکراسیەت نییە لە کوردستان تا باز دەزموکەیت ئەمن دەمێ لەگەڵ هاوڕام لەگەڵ قسەکانی تۆردانە بەڵام ئەگەداری ئەوەی بینێنێمە زۆر زەرلایەن ئیسلامیەکان ئەم حالەتە بە شێوەک لە شێوەکان نەبرەیەکی زۆرێک لە سەربەرزی پێرەدەین کە دموکراسی لە هەرێمی کوردستاندا لە پاشەکشەدایە دەمانەوێت حالەتێک دروستکەین کەواتە علمانەتیش لە پاشەکشدای و علمانیت سەرکەوتوو نەبووە لە دموکراتیتەکردنی هەرێمی کوردستان و پێمان وایە ئەمە سەرکەوتنم پێم وایە پاشەکشەکردنی دموکراسی لە هەرێمی کوردستان علمانی و ئیسلامی و هەموو هەڵگری ئایدۆلۆژیەکان پێکەوە زەرری تێدا دەکەین و زەرورە هەموو لایەکمان پێکەوە دموکراسی هەیە لە کوردستان ئەمە لە هەرێمی کوردستاندا پێم وایە وەکو کاکتۆر باسی کرد ئێمە کۆمەڵێک ڕێکارمان هەیە بۆ دموکراسی بەڵام ئەگەر دموکراسی بریتی بە لە سەروەری یاسا بریتی بە جیاکردنەوەی دەسڵاتەکان بریتی بە لە حسابکردن بۆ ئیرادەی گەل و کۆمەڵگا و لە ئەنجامی دەنگدانەوە بە تەکید ئەمە لە پاشەکشەیەکی زۆر گەورە داین ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا. بەڵێ سپاس دەکەم بەڵێ بەڕێز سپاس بۆ میوانە بەڕێزەکانم هەرێک لە بەڕێزان مامۆستا کامران بابانزادە مامۆستای زانکۆ لە ستۆدیۆی سەرکردوە بەڕێز دکتۆر دانا سعیستۆفی سەرۆکی پەیمانگەی ڕیفۆرم بۆ گەشەپێدان لە ستۆدیۆکانمان لە هەولێر هەروە زۆر سپاسیش بۆ دکتۆر عادل باخەوان ڕێکخەری دیبێتەکە کە لەسەر بەرنامەکەەوە لەگەڵ مام سپاسیش بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانە